کۆشکاسپی پێداچۆنێ بسەر زانیاریên ئیسرائیلê dike sebaret bernama navûkiya Îranê. Hevdemê hilbijartinên Iraqê şerezadî bêjin geşekirina aborî girêdayê çaksaziyan e. û vedîtinên nû eşkere dibin ji bo destnîşankirina zarrokan li paşa rojê. سڵاو و هیڤێن دەمەخۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا li Washington. لای منیشەوە سڵاو و بەخێربێنەوە بۆ بەرنامەی کورد کۆنەکشن. کۆشکی سپی کە لە سەرتاوە پەسنی زانیاریە نوێیەکانی ئیسرائیلی کرد لەسەر پرۆگرامی ناوکی ئێران ئێستا دەڵێت تاوتوی ئەو زانیاریانە دەکات و زانیاریەکانی زۆر بە سەرنجڕاکێژ ناودێر کردووە. هەرچەندە کاربەدەستانی ئەمریکا بە فەرمی ئێرانیان بە سەرپێچیکردن لە سەودا ناوکیەکە تاوانبار نەکردووە. شارەزایانی زانیاری و دیپلۆماتان دەڵێن زۆربەی ئەو بەڵگانەی کە سەرۆگۆزیری ئیسرائیل بنیامین نەتەنیاهۆ خستوونیەتێ ڕوو نوێنین و هینی پێشمۆرکردنی ڕێککەوتنە ناوکیەکەی 2015ەیە. سەرۆگۆزیری ئیسرائیل ڕایگەاند کە ئێران دروی کردووە سەبارەت بە نەبوونی خواستی بەدەستێنانی چەکی ناوکی و گوتی هەمیشە هەوڵی بەدەستێنانی چەکی ناوکی داوە. وەزیرê derveyê Amerîka Mike Pompeo ji seredana rojhilata navîn vegeriya û îrodî rojawiya yekê be bi karmendên Wezaretê Reh bicive. Li gera xwe ya dîplomatîk Pompeo gota dostên Amerîka yên Ewropî û yên rojhilata navîn ku Amerîka dêxwe ji rêketina navokî bi Îranê re vekêşe eger nehête serrastkirin. پامپێۆ بە هاوپەیمانانی گوت کە ئەمریکا تەواو نیگەرانی هەوڵی ئێرانە کە دەیهەوێت دەسەڵاتی بەسەر خۆرهەڵاتی ناوەڕاستدا هەبێت و زۆر هەوڵی ناوچی دەدات. ئەو پشڕاستی پلانی سەرۆکی کرد کە دەیەوێت لە ڕێککەوتی ناوچی بێتە دەر ئەوەی ئەمریکا و 5 وڵاتی تر 2015 لەگەڵ ئێران واژۆیان کرد. سەبارەت بە ڕێککەوتنی ناوچی سەرۆک ترامپ هەڵوێستی زۆر ڕوونە. ڕێککەوتنەکە کەم و کۆڕی زۆر تێدایە. سەرۆک ئامۆژگاری بەڕێوەبەرایەتی کردووە هەوڵ بدات چاکی بکات. واگەر نەمانتوانی ڕێککەوتنەکە چاک بکەین ئەوە لە ڕێککەوتنەکە دینە دەرێ. ئەوە مەسەلەیەکی زۆر ڕوونە. لەوە تا دەستپێکی وتوێژەکانی ناوچی ئیسرائیل بە سەختی لە دژی بووە. نەتەنیاهوی لە ماوەی کۆبوونەوەی لەگەڵ پامپێۆ ستایشی هەڵوێستی ترامپی کرد. ئەگەر کەسانە پیان وا بوو دوای ڕێککەوتنەکە کردداری هێرشبەرانی ئێران بەرەو نەرمی دەڕوات پێچەوانەکەی ڕوویدا و ئێران لە هەوڵدا وڵات دوای وڵات قوت بدات. ئێران دەبێت پێشی پێ بگیرێت. هەوڵی ئێران بۆ گەیشتن بە بۆمبەکانی ناوکی دەبێت لەگەڵ کردداری هێرشبەرانەی پێشی پێ بگیرێت. ئێمە پێکەوە ئەو کارە دەکەین. پامپێۆ لۆمەی خستە سەر ئێران کە بە نیازی ناسەقامگیرکردنی تەواوی هەریمەکە و پشتیوانی لە گروپەکانی تونڕە و تێرۆریستی وەک حەماس و حوسیەکان لە یەمەندایە. ئێران لە ئێمن هەروە لە ڕێگای دابینکردنی کەرەسە و دەستگای لەشکری پارە و مەشقپێکردن پشتیوانی لەسەر هەڵداوانی حوسی دەکات. ئەمە پێشێلکردنی بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایشی UN-ە. وێ دەچێت ئێران تا ئەستا بە پێ ڕێککەوتنەکە چۆتە پێش و دەڵێت هیچ گۆڕانێک لە ڕێککەوتنەکەدا پەسەند ناکات. وەزیرانی دەرەوەی ئێران و رووسیا شەمماد لەسەر دۆخەکە دووان. کاربەدەستی ئێران لۆمەی خستە سەر ترامپ کە پێشێلی بەڵێنەکانی نێونەتەوەی دەکات. جیال لە ڕێزدانانان بۆ بەڵێنی و بەرپرسیازەکانی خۆی ترامپ داواکاریەکانی نەگونجاو دەخاتە ڕوو کە بۆ خەڵکی ئیران قبول ناکرێن. ئەگەر ترامپ تا 12 مانگی 5 پشڕاستی ڕێککەوتنەکە نەکاتەوە ئەمریکا دەتوانێت گەمارەکان بەسەر ئێران دەست پێ بکاتەوە. لە ماوەی سەردانی بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست پامپێۆ بۆ پشتیوانیکردن لەو گەمارۆیانە داوای یەکێتی لە نێو هاوپەیمانانی هەریمی کرد. وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا گەڕایەوە واشنگتن پاش یەکەم گەشتی بۆ دەرەوەی وڵات. لەو گەشتەیدا مایک پۆمپیۆ سەنگی خستە سەر هەوڵە ئاژاوە گێڕەکانی ئێران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمەش لە کاتێکدایە کە سەرۆک ترامپ هەتا ڕۆژی 12 ئەم مانگەی بەدەستەوە ماوە بۆ بڕیاردان لەسەر مانەوە یان کشانەوە لە ڕێککەوتنە ناوکیەکەی ساڵی 2015 وڵاتانی ڕۆژئاوا لەگەڵ ئێراندا. بۆ تاوتێکردنی ئەم بابەتە کورد کۆنەکشن میواندارەتی ئەحمەد ئەسکەندەری نووسەر و شیکەرەوەی سیاسی دەکات. کاک ئەحمەد سەرەتا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین. پێت وایە وەزیری دەرەوەی ئەمریکا لەم گەشتەیدا توانی بێتی پشتیوانیەکی تەواو بۆ زیادکردنی فشارەکان بۆ سەر ئێران بەدەست بهێنێت؟ وێڕای سڵاو بۆ بینەرانی بەڕێز. ئەمن پێم وایە پۆمپیۆ ئەو کەسانەی بینی لە سەفەرەکەیدا کە پێشتریش دەستی پێیان ڕاگەیشت بوو و جگە لە تازەکردنەوەی بەڵێنەکان و بڕیارەکان شتێکی زۆر لەوە زیاتر بەدی ناکرێ.
بەڵێ بۆ پێداچوونەوەیەک بوو بۆ ئەوە بوو کە پێیان ڕابگەێنێ کە ئێمە بەرامبەر بە ئێران ڕادەوەستین و ئێمە نایەڵین ئێران بەو شێوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست پەرە بە چالەکیەکانی خۆی بدات. بەڵام باوەڕ ناکەم ێن شتێکی زۆر تازەی لێ نەکەوتەوە جگە لەوەی کە وەک خۆیان دەڵێن بیزنس ئەز یوژۆڵ. بەڵێ باشە لە کاتێکدا کە ئەمریکا وەکووتمان هەوڵی با بڵێن فشاری زیاتر دەدات بۆ سەر ئێران، باشە بەم کردارەی ئەمریکا دەرگای کێشەیەکی تر بۆ خۆی ناکاتەوە لەگەڵ رووسیا؟ بەڵێ کردوێتەوە جگە لە رووسیا هەر خودی خۆشی دەرگای کردووەتەوە. مشکلەکە ئەوەیە کە ئێستا بەرامبەرکەیەکەیە لەلایەکەوە لە نێوان رووسیا و ئەمریکا لەلایەکی تریشەوە لە نێوان ئوروپا و ئەمریکا لەبەر خاتریەوە بەرژەوەندیەکانی ئوروپا لەگەڵ ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەک ناگرنەوە بە تەواوەتی، چونکو ئوروپاییەکان هەروەکو بینیمان لە سەفەرەکەی ئێمانوێل ماکرۆن و خاتو ئەنگێلا مەرکەل بۆ ئەمریکا ئەوان بە توندی لایەنگری هێشتنەوەی ئەو دۆسیات ئەو ڕێکەوتنە ئەتۆمیان لەگەڵ ئێران، بەڵام ئەمریکا و بە تایبەت ترامپی خۆش نییە خۆ لە سەدا سەدیش من لەسەر و باوەڕ نیم کە هەڵی وەشێنێتەوە، بەڵام فشارێکی زۆریان بۆیێنێ و رووسیە لەم دەرفەتە کەڵک وەرەگرێ کە شتێ بکات لەو بینەدا بۆەوە قازانجێ بۆ خۆی پەیدا بکە، چونکو دەبێ ئێمە هێندێک لایەنەکانی تریش ببینین. کێشە سەرەکیەکە سووریەیە و داهاتووی سووریە و هەروەها شەڕەکانی تر لە یەمەن و لە شوێنەکانی تر و بە تایبەت ئەو شەڕانیت ئەو کێشانی تریشکە ئەمریکا و رووسیە لە وڵاتانی تری دنیا هەیە. بەڵێ باشە کاک ئەحمەد تۆ ئاماژەت بۆ کرد کە پێت باش نییە ڕێکەوتنەکە هەڵبوەشێنێتەوە، باشە بە هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنە چی ڕووەدات؟ هەڵوەشانەوەی ئەم ڕێکەوتنە دەرگا ئەکاتەوە بۆ شەڕ لە ناوچەکەدا، چونکو لایەنە تونندڕەوەکان لە ئێران لایەنی کۆنسەرواتیڤ لە ئێران لە ڕۆژی هەوڵیشەوە دژ بە ڕێکەوتنە بوون و لایەنی کۆنسەرواتیڤیش هەیە لە ئەمریکا ئەوانیش دژ بەوەن. بۆیە ئەگەر ئەم هشتە هەڵبوەشێتەوە ئەو فشارە ئابووریە زۆرە کە لەسەر ئێران بوو و دوای ڕێکەوتنە ئابووریەکە ئومێدێک پەیدا بوو بۆ خەڵکی ئێران بۆ ئەوەی کە بەڵکو بتوانن دەرگایەکیان بۆ بکرێتەوە ئەو دەرگا دادەخرێ لە بەرچاوگرتنی ناڕزایەکانی ناو ئێران و باری ئابووری زۆر خراپ و باری تەندروستی خراپی خامنەی و کێشە ناوخۆیەکانی دەسەڵاتی ئێرانیش ڕەنگە دەستپێکردنێکی شەڕێک لە دەرەوەی ئێران قازانجێکی گەورەی بێ بۆ لایەنە نەیارەکانی ناوخۆ. بەڵێ باشە ئەگە گریمان سەرۆک ترامپ لە 12 مانگ بڕیار بدات کە لەم ڕێکەوتنە بکشێتەوە، پێت وایە هاوپەیمانانی ئەوروپا لەم ڕێکەوتنەدا بمێننەوە؟ ئاخر خۆی مشکلەکە ئەوەیە کە لەباری قانونی و یاساییەوە ئاسان نییە بۆ ئەمریکا کشانەوە لێی، چونکو ماکرۆن هەوڵی زۆری داکە بۆی دەربخا کە ئەمە ئەتوانین لە ئێران ببەستنەوە بەشتی تر، بۆ نمونە گەماروی تازە بخەنە سەریان بەهۆی شتە موشێکیەکانیانەوە بۆەوە کە ئێران تاقیکردنەوەی موشێکی نەمێنێ. داوای لێبوور نەکەم هەرچەند بینێکە ئێران نەموشەکی تاقی کردووەتەوە نەگەمیەکانیان کە جاروبەر ئەچوون لە کەندا و لە ئاوەکانی کەندا و شتێکیان بۆ ئەمریکایەکان دەخڵقان ئەوەیش نەماوە. بۆیە من پێم وایە ڕەنگە لە کۆتایین سلکەکاندا ترامپ بڵێ قەیناکە ئەم جارێش درێژ یەکەمەوە بەڵام فڵان. باشە ئەی قسەکانی سەرۆکوەزیری ئیسرائیل وەکو دەزانی سەرۆکوەزیری ئیسرائیل ئاماژەی بۆ کرد کە ئێران هەمیشە هەوڵی بەدەستهێنانی چەکی ناوکیداوە هەر بەردەوامیشە لەسەر ئەو هەوڵە. ئایا ئەم قسانەی بنیامین نەتەنیاهو هیچ کاریگەریەکی دەبێت؟ دەزانین چۆنە قسەکانی نەتەنیاهو هەموو پسپۆڕانی وزەی ئەتۆمی و پسپۆڕانی ناوچەکە دەڵێن هیچ شتێکی تازەی تێدا نەبوو. ئەو زانیارانە کە دای زانیاریەکان هەمووی لای ئاژانسی ئەتۆمی هەبوو، بەڵام من پێم وایە لەسەر سێشت بوو. یەکەم ئەوە بوو کە فشار بێنێ بۆ ترامپ بۆ ئەوە کە نەکا لە سەدادا یا لە سەدا 5 شتێکی وە نەیەوێ ڕۆژی 12 مانگ شتەکە تازە هەڵوەشێنێتەوە. ئەوە یەک. دووهەم ئەو شەڕ و لێدانانەی ئێرانی کە کردووە تایسە دووجار بەتوندی لە ئێرانی داوە بۆ ئەوەیە کە ئێران بور و ژێنێت، ئێران کارێ بکا کە ئەمریکا بڵێ ئەها ئیتر هینی ئامادەم نیم تازەی بکەمەوە. سێهەمیش ئەوەیە کە پێگەی نەتانیاهو لە ناو ئیسرائیل زۆر لاوازە، ئەمە وەکو کۆمەکێ بە سیاسەتی ناوخۆی ئیسرائیلیش کەوتی لێوەرەگرێت. بەڵێ ئەحمەد ئەسکەندەری شیکاری سیاسی زۆر سپاس دەکەین بۆم دەرفەتە.
زۆر سپاس بۆ ئێوەش. و هەفتەمێ گەرمبوونا کەمپێنە هەڵبژاردنên Iraqê تایبەتمەند dibêjin geşekirina aboriyê vî welatî girêdayî çaksaziyên siyasiyek û gelekî vî dikin pêkhatî siyasiyê dahatî piştî hilbijartina guhê xwe bide saziyên cîhanîn weka Banka Cîhanî û wan çaksaziyan encam bide. هەڵبژاردن لە عێراق چەندین پروپاگەندەی بانگەشەی لە خۆی ئاڵاندووە لە وڵاتێکدا بە سەدا ملیار دۆلاری دێ بۆ ئاوەدانکردنەوە لەم کۆڕەی واشنگتن باسکردنەکان لە دەوری ئەو وڵاتە دەوڵەمەندەیە کە ئەوەندەی پێویستی بە سامانە بۆ بژانەوە چەند بەرامبەر پێویستی بە ریفۆرمی سیاسی و ئیداریە. پێویست ناکات من لەسەر ئەو خاڵە بوەستم. بانکی نێودەوڵەتی و ڕێکخراوی تر باسییان کردووە و کارداری لە عێراق ئاسان نییە. شتێکی گرنگ بوو کە لە کۆنفرانسی کوێت ئەو بابەتە هاتەکایە زەمینە ڕەخسا بوو بۆ چاکسازی. ئێمەش ئامادەین. لە دوا کۆبوونەوەی عێراق و بانکی نێودەوڵەتی باسیش لە بەرەو پێشچوونەکان کراوە. ئەگە گرێبەستێک لە مانگی 12 واژۆ بکرێت ئەبێ چاوەڕوانی حکوومەتی نوێ بکەیت. ئایا حکوومەتە پەرۆش دەبێت بۆ واژۆکردنی هەمان گرێبەست؟ لە ڕووی ئابوووریەوە عێراق وڵاتێکی دەوڵەمەندە بەڵام لە ساڵی 2023ەوە زۆرترین پارەی بۆ دابینکردنی ئاسایش و شەڕوشۆ خەرج کردووە. هەرچەندە زۆر بواری ئابووری لەو وڵاتە فەرامۆش کراوە بەهاکەی لە نەوت کەمتر نییە. چی پێویستە تاوەکو عێراق بیکات؟ تاوە بەرهمێنانی بیانی ڕووی تێبکات. زۆر کەس باس لە ئاڵوگۆڕی ئابووری دەکەن. من باز لە هەمەچەشنی ئابووری دەکەم. بۆ ئەوش کەمکردنەوەی پشتبەستن تەنها بەنەوت بازان بۆ ئابووریەکی زیاتر و بەرهێن هەروەها گواستنەوەی بژانەوەی ئابووری لە کەرتی حکومیەوە بۆ کەرتی تایبەت. گرەوی عێراق لەسەر وەبەرهێنانی بیانی و کۆمپانیاکانە بەڵام ئەو کۆمپانیایانە ڕوو لەو شوێنانە دەکەن کە ئاسایش و سیستەمێکی یاسایی و سوودی مادی لێبێت. لە کۆنگری کۆیتدا زیاتر لە 200 وەبەرهێن بڕیاریان داوا بێن بۆ عێراق. هۆکاری سەرەکی ئەوەی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە فرسەتی باشەیە بۆ وەرهەمێنان بەڵام پێویستە سیستمێکی یاسایی هەبێت کە ئەو کارە ڕێک بخات و هانی زیاتری وەبەرهەمێنان بدرێت. پرۆسەی ئاوەدانکردنەوەی عێراق سیاسەتی ئابووری ئەو وڵاتە لە نێوان دوێنێ و سەردەمێکی دیکەی دوای هەڵبژاردننی پەرلەمان و پێکێنانی حکوومەتێکی نوێ یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا واشنگتن. لە کاتێکدا عێراق خوا ئامادە دەکات بۆ هەڵبژاردننی حکوومەتێکی نوێ لە 12 ئەم مانگا و ئەمەش یەکەم هەڵبژاردننی پاش سەرهەڵدانی داعشە لە وڵاتەکەدا یەکێک لە هاوپەیمانێتی دەگمەنەکانی ئەم هەڵمەتی هەڵبژاردنە لە نێوان بزوتنەوەی سەدری ئەو پەڕی ڕاسترە و لەگەڵ پارتی کۆمونیستدایە. لە دەمێک و ئەف هەردوو گروپین سیاسی دەبێژن مەبەستاوان ڕێخستنا هێزاوانش بۆ شەڕێ ناشتنا گەندەلیە شارەزا باوەڕ دەکەن مەبەست جێ کۆمکردنا پتر یا دەنگایە. پارتی و ئالیان سیاسی لە عێراقێ بۆ دەستڤەئینانە بەتریا دەنگان ڕێک و پلاندا تڕێژەنداک و دەستەڵاتە حکومەتێ دەستڤە بینن و سەر سورمانیا وان پلانان ئێرو ڕاست و چاپیان سیاسی لێک نزی بوونداک و دەستکەفتن زێدەتر دەستڤە بینن جێ باسەیە قەواریان سیاسیان و هاتنە پێکینان و ژوان قەواران ڕەوتە سەدر و حزبە شیوعیە عێراقیە. لێ قوناغێدا هەندباوەری چێبوو نەتەنێج بوومە وەک ئەم کۆمونیست و مەدەنی حتا بۆ ڕەوتا سەدر و مقتەدا سەدر بخوا گەهشتن وێ باوەرێ و هەند پرس هەنە گرێدایی وڵاتینە خیڤەتێکەیە ناوێوێ نیشتیمانە و لژێر وێ خیڤەتا نیشتیمان حەزیە خاڵێن هەڤبەش هەنە و ئەم لەسەروان خاڵێن هەڤبەش پێک هاتنە و خاڵک و گەلە گرنگە ئەس دەبینم هشیاریەک ئاست بەرزە ئەم پێک هاتین مەژی ئەرێکرد وانژی ئەرێکرد و هەر یەک ژمە ناسنامەخۆیا فکری بپارێزیت. بۆ ڤیدیۆداچوونە بابەتی هاوپەیمانیە حزبە شیوعی و شیعان مەقەستە بارەگەها ڕەوتە سەدەکرد و پاش چەندین داخازی ڕەوتە سەدر ئامادە نەبوون کوچوو بەرسەوە دەربارەی هاوپەیمانیان خۆ دیگەل شیوعیان ڕاگەهێنن بۆچوونیان وڵاتیان ڕۆهن و ئاشکرا هاتنە بەرسەفدان جێ سەر سورمانێ بوو کو شیوعی و شیعە پەیڤە هاوپەیمانیە گرێ بدەن. خەڵکەکەوای لاتۆ بەس بۆ دەنگەکە هەوڵەدات. ئەم دوو حزبە یەکێکە حزبێکی علمانیە کە حزبی شوعیە حزبێکی زۆر کۆنە لە مێژووە
ئێستاش حزبێکی مقتدە سەدری ئەوش ئیسلامیە یعنی من بەڕێی خۆم حزبی ئیسلامی و حزبێکی کۆمەنیستی چۆن ئەبن بۆ یەک ئەگەر بەرژەوەندی دەنگەکە نەبێت ئەمە هەموو شتا هەموو هەوڵدانە بۆ کۆکردنەوەی دەنگەکان Eldiv lêvekurîna vî babetî û hawpeymaniyan siyasiyên nû bi derkevin ku destkeftên siyasî pêşekiya hemî xalan de ye û tinê pêtaşî nebîtin ku şîûî û şîyan lêk nizîk diketeve ji ber ku aydil û jiya her du aliyan çêk dûrin. Li bexda Nizar Abdullah, Dengê Amerîka. دەیان پرسیار هەن کە سەرۆکی لیژنەی لێکۆڵینەوەکان ڕۆبەرت مولەر ئامادەی کردووە تا لە سەرۆک ترامپی بپرسێت ئەگەر بێت و قایل بێت لەسەر ئەوەی وتوێژی لەگەڵدا بکرێت. ئەمەش بەپێی ڕۆژنامەی نیویۆرک تایمز کە دەڵێت لیستێکی نزیکەی 40 پرسیاری بەدەستکەوتووە. ئەمانش هەمووی بەشێکن لە لێکۆڵینەوەکان لەسەر شیانی دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکەی 2016 پرسیارەکان هەر لە پەیوەندی سەرۆک ترامپ لەگەڵ سەرۆکی پێشووی FBI جیمز کۆمیەوە بگرا هەتا دەگاتە کاردانەوەکانی لەسەر خۆکشانەوەی وەزیری داد جێف سێشن لەم لێکۆڵینەوەدایە. ئیسلام دی کریزیدایە ناوی کتێبە نوهیا تایبەتمەندی باوەڕین ئۆلیی ئەڵمانی میشل بلومە. ئەو دینویسینە خۆدا دەبێژە کە چاوە لێ دەمێ بەهێزبوونا باوەڕین ڕادیکالین ئیسلامی مسلمان خوا پاشڤە دەبن و کە چاوە ئیسلام وەکا ئۆل پەیوەندی بژیانە خەڵکیڤە ji dest dida. Di kitêba xwe de ya bi navê îslam di krîzê de ye. Olek cîhanî di nêvbera tundrewî û paşveçûna bêdeng de Dr. Michel Bluma dibêjitin qet ew tirsnîna îslama tundrê dest bi ser cîhanê de bigiritin çûku ew bixwe di krîza berdewamiya xwe de ye. Wêneyê vê krîza veşartî diyar dibe bi pêdaçûnê bi ser lêkolîn û hejmarên berdest di navendên fermiyên hikûmeta Almanî de. Actually, we saw that a lot of Muslims براستی گلک مسلمان هز دکن و ایدی نمسلمانه گلک جوانا به بیدنگی خوفت کشن لالمانیا بونمونه لسال 2009 بری به سرهلدانا تیروره 14 صده ج مسلمانن ج ترکیه هاتین و 38 صده ج مسلمانن ج ایران هاتین دگوتن مباوری بچه اولانینه نه کمانی یک ج مسلمان رادیکال دبن لهمبر پرانی وان به بیدنگی خو پاجوت کشن پاشڤەچوونا bi bêdengiya piraniya musilmana û şermawan ji baweriyawan bi olekê tê bikardînan bû karên durindana û nelayîqî cîhana hevçerx ji aliyê komalên weke Elqaîda û Daeş ve sîmayê vê krîzê pitir xuya dike. Lê yekem qonaxa paşveçûna şaristaniyeta îslamî li sadê çardê bû bi bendkirina çapkirina kitêban bi tîpên erebî û li salên 1970yan bi damezrandina komara îslamî û bi serheldana komalên selefî û radîkal û terorîst îslam wek ol pitir rastî astangan bû. And so in the 19th century لسد سالیا 19 گلک مسلمانا تیوریا پیلانگری پیرو کرد وان باوری به ماسونیت اینا ببرین و لادانه و باورین دیجی سامیته لسد سالیا 20 و دیگل در خستنا نفته گلک حکومت جهان اسلامی حکمرانی به نفته کرن لیچجه ندانه گله خو دما توان ریدان دیروکی لبرهف دانی دبینی اسلام وکو اول کتیه د کریزکا کرده و المانیا جه خود دگره. میشل بلوما زانای المانیە دیرۆکە ئۆلان و بەرپرسێ بەرنامە چارەسەرکردنا ژن و زارۆکên ئێزدیان قوربانیên karên hovaniyên Daeş li Şingalê dibêjitin baweriya gelek musilmane bi tîyoriya pîlanan û egerên derekî di rûdanên welatên wan de bo nimûne ka çawa Daeş durustkiriya Mossad û Amerîkaya egerek diye krîza îslamê kûrtir dike. I say to my Muslim friends, از دبیجمه دوستان خویان مسلمان ممکنه هنج و کریزه درکبن لیدویت هون گلک وکری بن دبحث کرنا اگرین ویدا. قد فیداوانا که اگر باوری به چیوانو که معامره و پیلانگیری بینن و بیجن تیرور پیوندی به اسلام ونینه. چاوا خاج پرستی پیوندی به کریستانیت و هیا به همان شوا تیرورا کمالن اسلامی پیوندی به اسلام و هیا. دوید برنگاری و راستیه بن حتی بکاری چاره سر بکی. ئەگەر کۆمەڵێن تیرۆریستیان وەکە ئەلقاعیدە و داعش بە دوو شۆپە حەدیسێن 100 ساڵên پێشینیان دیرۆکە ئیسلامێ دەچن لێ دبە پێشڤەچۆنێک باش di cîhana îslamê de cih bigire bi perwerdeyê û pêngavên bi cerk
وەکا دکتۆر بلوما دەبێژە دەڕێکا شرۆڤەکردنا کریزە ئیسلامێدا و ناسکردنا وێ ڕاستیەک و تیرۆرە ئەم دەبینن گرێدای ئیسلامەیە ئەگەر نا وی دەمی ئەو خەژە پرۆسەیەکی گەشەکردنێ لا دەدەن پێتیڤە تێڕا ببۆرن دەما ئەو لە دوو چارەسەریان دەگەڕن. کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بەرپرسیارە خۆ دیار کرد ji karê xwekujiyê li dijî rojnamevana li Efxanistanê. Duh bombên xwekujan duh duşembê li paytextê Efxanistanê Kabul 26 kes kuştin ji wan neh rojnamevan bûn. Ew xwînavîtirîn hêrî ji bû li ser rojnamevana ji sala 2002 were bi kêmî 5 kes ji wan 5 rojnamevanên dî birîndar jî bûne. Di daxuyaniyekê de dengê Amerîka dibêje ew bi vê rûdanê dilgiran bû. Rojnamevanên Radyo Free Europe û Free Iraq di nav qurbaniyan debûn. Dengê Amerîka serxweşiya xwe ji malbatên wan re dişîne. Ew êrîş 3 rojane berî roja cîhanî ya azadiya ragihandinê. داعش خوێندنگەیەکی سەرەتایی لە گوندێکی سەر بە شارۆچکەی گەیاری مووسڵ وەکو نێوەندی کوشتنکاری بەکارهێناوە. ونها پشتی کو داعش جوان دەڤەران هاتی دەرخستن خەڵکی وان لەسەر دیوارên خوێندنگەهê dinivîsînin ka çawa gundê wan di demek aloz ra dibûrî. قوتابخانە حوتیا سەرەتایی ku dikevîte gundê Hût ser bi nahya geya rave li başûrê Rojavayê bajarê Mosulê li serdemê çekdarên Daeş ev qutabxane cihê sêdaredanê û kuştina xelkê sivîl bû. Lewma bi wêne û nivêsîn karesatên evî gundî li ser dîwarên evê qutabxanê hatine nivêsîn û zêdebarî helawîstina wênên 4 sinêlan ku hatine kuştin ji layê çekdarên Daeş ve û navên kuştî û bêserûşînên evî gundî. Ev wênên şehîdan e. Ev şehîda li vê gorapanê li sêdaredan li ber çavên xelkî gundî. Xelkî gundî komkirin û sizayê sêdaredanê li ser cêvecêkirin û li wî demî gund hemiyê dorpêçkirî bû. Ev ca ev wêne ramana Daişan dide ji ber ku ew seyên agirî ne û ewên hatîne sêdaredan temenên wan gelek biçûk bûn. Bo nûmune ev li sala 2015 temenê vî çend sal bû ku ji dayikbûyê sala 1998 e û ev ji dayikbûyê sala 1999 sala 2015 temenê wî çend sal bûn. Hesendiyatiyatin ku serarayê evan derdeseriyên hatine serê wan niha kes xulwan nakete xudan eb tinê ji bo bangeşa helbijartina seredana gundê wan têtekirin ji layê hindek partên siyasî ve. هالمسائل اللي مرينا بها ما شفنا نائب. Demê ev karesata me dîtin me çi endam parleman nedîtin û nûke dêne vî gundî bi navê partekî û dibêjin me helbijêrin em dê harîkariya hewekeyn û di îmnahiyê berqerarkeyn. Belê heta niha muameleyên şehîda temam nebûyne. Heta geştê wî radey dijatiye kandîdî nû bikin ji ber ku em piştevanên wayne û em dixwazîn ew derkevin. Dê hêt ezanîn ku gundê Hûd beriya hêzên emnî rizgar bikin ewan raperîn dijî çekdarên Daeş kir û gelek kuştî û birîndar hebûne û zêdebarî heta niha ibdehan kurên evî gundî dibê serûşînin. Kawa Umer dengê Amerîka Mosul. Li Estenbolê polîsan pitir ji 10 kesan girtin hewl didan beref meydana Teqsîm herin ya ku bûye sembûla bersîngirtina bendkirinan lê Tirkiye. Karvedestan hatin û çûn li wê meydanê vebir kir li roja kirêkarên cîhanê ji ber xemên ewlehiyê û rêkên digehne wê meydanê daxistin bi tinê rê dida komelên piçûkên karkeran herin meydanê. Li vê bîraweriyê li vê meydanê jî li sala 1977 34 kes hatin kuştin dema teqa li komên xelkî hatî kirin ji avahiyeka nêzik. داهاتووی بوون بە باوکودایک گۆڕانکاریەکی گەورە بەخۆوە دەبینێت لە کاتێکدا زانایانی تەندروستی و شارەزایانی ئەخلاقی تاوتوی چۆنێتی دووگیانبوون دەکەن لە داهاتوودا لە سایی پێشکەوتنی زانستی باوان دەتوانن منداڵێک لە نێو سەدان ئاولەمە لەسەر بنەمای DNA هەڵبژێرن. هەتا دێت ژمارەیەکی زۆر لە دووگیانبوون بەم جۆرە دەست پێ دەکات. لەم تاقیگەیەدا تەکنیکاران هێلکە و سپێرمی پیاو لە یەک دەدەن بۆ ئەوەی ئاو لەمە دروست بێت. نزیکەی لە سەدادەی باوان لە تەمەنی دروستکردنی منداڵ لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا کێشەی دروستکردنی مناڵیان هەیە یان تەواوکردنی ماوەی دووژیانی خانمان.
هاوکاتی ئەوەی ڕێژەکانی نەزۆکی لە سەرانسەری جیهاندا لە بەرزبوونەوەدایە لە هەمان کاتدا توێژەرەوانی وەک ئاماندەر کلارک ئاسۆی نوێی تەکنۆلۆژیای بواری منداڵ دروستکردن دەدۆزێتەوە. لە زانکۆی کالیفۆرنیا کلارک و تیمەکەی لە لۆس ئەنجلس وا کار دەکەن لەسەر گۆڕینی پێستی مرۆڤ بۆ هێلکە هەتا ئێستا لەسەر مشک ئەنجام دراوە. ئەگەر ئەم تەکنۆلۆژیایە سەلمێنرا سەلامەت و کاریگەرە ئەوە دواتر لە حاڵەتە تایبەتیەکاندا بەکار دەهێنرێت وەک ڕێگەیەک بۆ زاڵبوون بەسەر نەزۆکیدا. ئەمە نەک هەر تەنها چارەسەری کێشەی نەزۆکی دەکات بەڵکو و پرۆسەیەکی ئاسانترە بۆ خانمان لەوەی ئێستا هەیە بۆ بەرەمهێنانی هێلکە. پیا و خانمەکە دەچن بۆ کلینیشێک و لەوێ پیاوەکە سەمپڵێک لە سپێرمی خۆی دەدات. هاوکات خانمەکە لە بڕی ئەوەی هێلکە بدات سەمپڵێکی بچووک لە پێستی لێوەردەگیرێت و دواتر خانەکانی پێستەکە دەگۆڕدرێن بۆ ژمارەیەکی بێسنوور لە هێلکە و لەگەڵ سپێرمی پیا و تێکەڵ دەکرێت بۆ دروستکردنی ئاولەمە. لە ڕووی تیۆریەوە واتای ئەوەیە باوان ئەو بژارەیان دەبێت کە ئایا ئاولەمەکەیان لە چی دروست بکەن ئەمەش لەسەر بنەمای شیکاری بۆ ماوەیی. لێرە لە کالیفۆرنیا هەندێک کەس دەخوازن بە کێشەیەکی کەم منداڵیان ببێت. هاوکات کەسانێکی زۆر لەم ستانەدا هەن کە لە ڕاستیدا ئەوانن کە منداڵی زۆریان دەبێت دەڵێن منداڵبوون بە دەستی خوددایە. بەڵام بەر لەوەی توێژەرەوان باس لە نیگەرانیەکانی سەلامەتی ئەم پرۆسەیە بکەن ئەگەرەکانی مشتومڕێک دێنێتە گۆڕێ سەبارەت بە بنەماکانی ئەخلاقی باوان پەیوەست بە هەڵبژاردننی پرۆسەی دروستکردنی منداڵ. دەخی لەمەش هەواڵێکی خۆشە بۆ ئەو کەسانی کە خواستی بوون بە دایکیان باوکیان هەیە لە کاتێکدا کە هەوڵ بدەن و نەتوانن بە شێوەیەکی سروشتی. بەڵێ هەڵبەتە ئەوە کێشەیەکە جوواکیش ڕەنگە چارەسەر بکەتە میدان ینی تاقیکردن وەسایل زانستی زوو بگەهنا دەمێ جێبجێکردنی چکو خەڵک بکارن سوودی ژێوەرگرن بۆ نمونە ئەگەر زەلامەک جوواکردمەدا ئێڕۆژهڵات زارۆکان نەبتن دێژنەکە دیهێنتن ئەوە دەبێت ئەگەر هەندێک و کێشێک جوواکی دروست بتن ژبەرک و بەڵێ ئێستادا تاقیکردنەوەکان لەسەر مشک تاقی کردوەوە ناحامیشتی کەموو جارێ بۆ تاقیکردنەکان بەکاردێتن. بەڵێ لێرەشدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا کاتێکی تر هەر شاد و بەختەوە بن. خوداحافیز.